بەڵێ حاجی سەڵاح لە راپۆرتەکەدا بینیمان بەڵام دەمەوێت دەستپێکی پرسیارەکەم بەم جۆرە بێت لە ئێستادا تا ئەم کاتێکی ئێستا ئێمەلین ئەم بانیە نرخینان چەنی بە هەزار بووە ئێمە هاوکارمان وری حەمەکەریمی هەڵبجۆ بەشێک لە نانەوەخانەکانی دواند کە ئەم بانیە نرخی 6 نانیان کردووە بە 1000 دینار واتە بوو بە 6 نان تۆ ئەڵەی لەبارەیەوە ئەڵەیکی لە هەمان کاتدا نرخینان ئێستا بەچەنە خۆی ئێستا لە هەڵەبجە ڕاستە ئەمە کراوە چونکە شار بۆ شار تا فەرقیشەکە ئێستا حتا کری مەسەلەن ئاردی سلێمانی لەگەڵ هەولێرا فەرقیە سلێمانی لەگەڵ هەڵەبجە ئەوان گرانترەکەوێت لە سەریان ئێمەش هەمان کات ئیمڕۆ ئەمان کرد بەڵام ئێمە لەبەر بەڕاستی لەبەر هاوڵاتی لەبەرەوەی کە ئەم کێشەی ئێمە نەبووە ینی نانگرانکەین بەڕاستی ئەم زەرەرێشکە ئێستا ئیدەین ئەم چەند ڕۆژە ئەیدەین لەبەر خاتری هاوڵاتی بەس لەبەرەوەی نانگران نەبێ بەڵام بە شەرتێک ئەوان بەخوانە بێنەوانێ و چارەسەرێ بکەن لەبەر خاتری نانەوەخانە سەمخانەکان نان لەبەر خاتری هاوڵاتی لەبەر خاتری میلەت بتوان کارە بکەن عەلاقەت بۆ نمونە گومرجی ئارد لابن یا ئەو ئاردەی کە ئێستا بە دۆلارە کڕێ هەموو تەنێکی 140 دۆلار 140,000 دینار زیادەی ئەچێتە سەر بە بۆنەی دۆلارەکەەوە جاران ئارد گومرجی نەبوو بەس ئوجولکەش پێشیە بوو ئێستا هەموو تەنێ ئارد 32 دۆلار گومرجێکە باشە تۆ ئەگەر خەمی هاوڵاتی تا بۆچی گومرگ لا نابیت یان سیرەکەی خاوەن فڕنی سەمونونەکان کارەبایەکیان هەیە وەحدەیەکی کارەبایان بۆ حسابەکرێ وەکو کارگەیەکی گەورە یعنی ئێمە چەند جار یاداشتمان داوە بە وەزارەتی کارەبا بە محافزێت بە قایمقامێت یعنی هیچ ئاوردانەوێک نییە لەم شتانە ینی هیچ جوابێکیان نەداوینێتەوە بەڕاستی من تێناگەم یعنی ئەگەر خەمخۆری هاوڵاتی نەبن ئەمانە ئەمە تاکەی بە ئاگادێنەوە من ئەمێت بزانم هۆکاری ئەم بەرزبوونەوەی نرخی ئارد و ئەم گرانکردنینانە هۆکارەکانی چین بۆچی دەگەڕێت ئەو فاکتارانە چین کە وای کردو لە ئێستادا ئەم بەرزبوونەوەی بەخۆی ببینێ بێگومان ئەمەش دەبێتە ئاستەنگ لە بەردەم حاڵاتیان بەڵێ خۆی هۆکاری ڕئیسی قەزی بەرزبوونەوەی نان یەکەم شت دۆلارەکە فەرقی کردووە چونکە ئێمە فرۆشیارمان بە دینارە هەردیش بە دۆلار ئەکڕن ئەمە جارێ هەر مباشر هەموو تەنێک ئارد وەکو پێم ڕاگەیاندی 180 بۆ 194,000 ئێمە هاوڵاتی ساحبنانەوە و ساحب سەموخانەکان ئەم زیادەیە بێ لە گرفانی خۆیان بینن یعنی مەفروض بوو پێش هەموو شتێک حکومەت بیری لەم شتانە بکردایەتەوە وەکو تۆ ئاردی نادەیتێ وەکو سوتەمەنی نادەیتێ یعنی چۆن ئەبێ 15 ساڵە سەری نان و سەمون نەگۆڕاوە ساحبنانەوە و سەموخانەکان یعنی واللهی من لەلایەن خۆمە ئەڵێم یعنی بەڕاستی ئەوەی کە ساحێبی نانەوە و سەموخانەکان کردویانە هیچ کەسێک ئەمەی نەکردووە یعنی بتوانێت لەسەر گرفانی خۆی لەسەر داهاتی خۆی تەسحێبا بە خۆی نێڵێت نان و سەمون گران بێ بەڵام لەسەر و ئەوەی شۆ ڕسوماتی دایرەکانیان لەسەر کردوین بە دووقات زەڕی بە زەمان یعنی کرێکارێکمان 55,000 بەس زەمانی لێسن بە حەقەت هەقامانە هەر نەبووایە لەبەر خاتری ئەوەی کە نان و سەمون گران نەبێ اینجا سوتەمەنی جاران ئێمە حەسەیەکیان پێداین نەوت 4,000 لتر نەوتیان ماهانە پێداین ئەوە بۆ 2 ساڵە بێ هەر حەسەکەشان بڕیوی ئێستا لە بازاڕی ئازاد ئەیکڕی مانگێک لەمە پێش خۆتان ئاگادارن گازۆیل کە بۆ فڕنەکان بەکارێنن لترێک بە 420 دینار بووە ئێستاکانی بە 650 دینار باشە ئەم سایر بەرزبوونەوە کە تۆ نێژێڵی نرخەکەت زیاوکە نێژی هیچیشی بۆ دابین نەکەی نانەوە سەموخانە لەکوێ بێن حاجی سەڵاح ئەمێت ئەوە بزانم کە هەمووی ئەگەڕینەوە بۆ گەڕانکاری لە نرخی دۆلار خۆ ماوەکانی زۆر ڕابردوو نرخی دۆلار بەرزبوونەوەی بەخۆی بینی بەرامبەر بە دیناردا ئەم گەڕانکاریە داهابوو هەرچەنەوەی کرد بەشێک لە شتومەکەکان گرانی بەخۆیانەوە ببینن بەڵام نرخی ئارد و ئەم نان وەک خۆی مایەوە لە ئێستادا بۆچی ئەم زەرمەندا کە بۆ نانەوەخانەکان دەگەڕێتەوە بەرپشکی ئەمەش کەوتووە من حەزەکەم ئەوە پێڕاگەن بەنسبەتی کاتێک کە دۆلاریش گران بوو ئێمە ڕۆژین لەگەڵ لەچنەی قایمقامێتەوەوانە کۆبینەوە بەڕاستی لەو کاتا ڕێکمانە لەبەرەوەی نرخی نان دیسان گران نەبێت هەتا لەگەڵ بەڕێز مدیری چاودێری بازرگانی لەگەڵ مدیری ڕقابە کاکسوران ئەمانە دانیشتین
ڕێکەوتنێکمان کرد لەسەر ئەوەی کە بین لە وەزنەکان بۆ نمونە جاران نانێک 130 غرام بوو هێنامان کردمان بە 110 غرام تا 100 غرام کەمتر نەبێت عادەتەکە بمێنێتەوە لە بەرەوەی نانەوخانەکانیش زەرەر نەکەن بەڵام ئەو کاتە هەر لە 350 دۆلارا بوو ئێستا هەر لە 500 دۆلارە 150 دۆلار چۆتە سەری سوتەمەنەکانیان زیادی کردووە ئەمەش یعنی بەڕاستی کەواتە داهاتیان نەما لە زەرەرە بەڵێ کەواتە سایلۆکان کە کۆی باز دەکرێت 120,000 تان گەنم وەردەگرن ئاتە هاوردە دەکرێت ئەم ڕێژەیە چۆن ئەیبینی لە هەمان کاتدا ئەو گەنمەی کە لارێمی کوردستان هەیە ناتوانن بەشی تەواتی نانۆخانەکان بکات و ئەم بەرزبوونەوەی بەخۆیەوە دانەبینێ مەسلەی سایلۆکان ئەو ئاردە نادرێ بە نانەوە سەموخانەکان ئەو ئاردە دەرێ بە هاوڵاتی لەسەر تەڵەباتی هاوڵاتیش ئەوە ئەکرێت یعنی من حەزەکەم ئەوە بزانی وەکیلی ئاردمان هەیە لەم شارەیە مانگی 650 فەردە ئاردەکەیەتی بەڵام هاوڵاتی 150 فەردەی ئاردی وەرەگرێت 500 فەردەی ئەمێنێتەوە ئەگەڕێتەوە بۆ مەعمەلەکان تێگەی باشە ئەگەر ئەمان بەڕاستی ئەویان بە ئەو ئاردی کە ئێن بە هاوڵاتی بیدەن بەنانەوە سەموخانەکان بە حسەیەک بیدەن بەنانەوە سەموخانەکان و چاچیشی کەن بۆچی نەیاندرێتە بە خەڵکی نان نایەت یاخود بۆچی ئەزانی چۆنە تۆ یعنی ئێستا ئەم شاری ئێمە بەڕاستی ئیمڕۆ ڕۆژگارێکی وایە پێشکەوتنیشی وایە خەڵک لە ماڵەوە نان و وەکو جاران نان ناکە یعنی بڕۆ لەم شارەیە 100 ماڵ بگەڕێ بزانە وەکو جاران ساز و پەرەمێزی تیاما و خۆی هەڵسان نانکە هەمی لە نانەوە سەموخانەکان نانەکڕێ ێ باشە ئەمیش بۆ چێتی مەجبورە ئاردەکە وەرناگرێ و پارەیەک وەرەگرێ لە باتی ئاردەکەیە ئەم ئاردا هەمیە مێنێتەوە هانیەمان کاڵێن ئەو نەتەن بابێن ئەحسائیە بکەن ئەو ئاردە هەمووی لە بازار ڕاست ناکەوێتە بازار ناکەوێتە ماڵە ئەو ئاردەست با پێ بڵم زۆربەی وەکیلەکان لە وەکیلەکانەوە ئەفرۆشێتەوانێ و بەڕاستی دەدرێت ئەیبەنەوە بۆ منتیقەی جنوب زۆربەی بۆ علەف بەکارێنن یعنی اینجا ئاردەکانیش جاری وا هەیە مانگی وا هەیە باشە ئاردەکەی بۆ نمونە نانەوەخانەکان ئەتوانن کەمێک لەو ئاردش لەگەڵ ئاردی تورکیا بەکاربێن بەڵام مانگی واژەیە ئەسڵانەش بە کەڵک نایە هەرنانی لێ نایە تێگەی ئەوە مەسەلە باشە کەواتە باسێک لەو جۆری ئاردە هەروە نرخەکانی بۆ بکە ئەو ئاردەی کە لێرەدا بەکاردێ ئاردی تورکیاوەی کە نانەوەخانەکان بەکاری دێنن نرخەکەی چەنە جیازی چێ لەگەڵ ئاردەکانی تر جۆرە ئاردێک زیاتر ئەوان تشکی ئەخەنە سەر و بەکارێنن بە زۆری ئاردی تورکی بەکارێنن طبعا ئاردی تورکیش دوو نوعیە دەرەجێ دوی هەیە نانەوەکان بەکارێنن دەرەجەیەکیشی هەیە سەموخانەکان بەکارێنن دەرەجە دووەکەی بۆ نمونە 10 دلار تا 20 دلار لە دەرەجەیەکەکە هەرزانترە ئەمە ئەوەیە ئاردی تورکیش زیاتر بەکاردێ بۆ نانەوەخانە و بۆ سەموخانەکان ئاردی ناوخۆ بڵێن لە 100 تا 10 بەکاریێن ئەویش لە بازار ڕایکردنەوە جاران فەردەی ئاردی ئەویش زیادی کردووە جاران فەردەی ئاردی بایەکە بە 15,000 ئێستا فەردەی ئاردی بایەی دوێنێ لە بازارە فرۆشرا بە 25,000 ینی 10,000 چۆتە سەری بەڵێ من ئەمێت لەوە دڵنیا بمەوە ینی ئەو ئاردەی کە لە بریکاری خۆراکەکاندا بوونی هەوەی کە هاوڵاتیان گەربێت و ئەوانوەری ناگرن ئایا ئەمە ئستفادە و سوودی نابێت بۆ نانەوەخانەکان ئەوانوەری ناگرن یاخود بە کڵکی نان نایەت خۆی ئێمە چەند جار ئەم باسەمان کردووە لەگەڵ لایانی پەیوەندیدار وتومانە ئەو ئاردەی ئەو حسەی سلێمانی کە دەدرێت بە هاوڵاتیان بیدەن بە نانەوە و سەموخانەکان وەکو جاران وەکو حکومەتی باس یان وەکو وڵاتانی چواردەور ئێستا بۆ نمونە لە ئێرانە وەکو ئێمە نییە ئاردبن بە هاوڵاتیان ئەو ئاردە هەمووی دەدەن بە نانەوە و سەموخانەکان بە حسەیەک مەسەن سەموخانەیەک ڕۆژی 5 فەردە ئار سەر بکات 5 فەردە ئاردی بۆ دیارە بەڵام سەعرەکەیشی معدودە مەسەن ئاردی ئەداتە حکومەت بە سەعرێک ئێتر بۆی نییە ئەمە سەعر زیاد کە بۆی نییە وەزن کەم کە لەبەرەوەی هەموو حسابێکی بۆ کراوە بەڵام ئێمە هیچ حسابێک نییە هەموو شتەکانمان لە بازاڕی ئازادا کڕین بە سەعرێکی گران و پێشمانەڵەن نابێت نرخ بەرزکەن ئێمەش نرخ بەرز نێت تۆش مێڵە نرخی بازار بەرز بێتەوە با منیش نرخ بەرز نەکەین با ساحێبی سەموخانە نانەوەخانەکانیش نرخی نان بەرز نەکەن بەڵام تۆ هەمی لە زیاد لە حەت لە هەڵکشاندایە
سەموخانە ناتوانێت می لە زەرەرە کاتە دەکرێت بڵێن لیژنەیەکی تاواتی نیە لیژنەیەکی پێکێنراو نیەت کە چاودێری بە تاواتی نرخەکان بکات کە ئێستا بەشێک لە ناوناوخانەکان کردیانە بە 6 نان بە هەزار لیژنە پێک نەهێنراوە یاخود بوونی نییە لیژنە پێکێنراوە خۆشیان باشەزان بە لیژنەی ڕقابە هەیە ڕقابە هەموو ڕۆژێک دەچنە بازار سەعری ئارد و سەعری هەموو پێداویستەکان وەرن ئەوانیش خۆیان نەزانن کە ئەم شتە زیاد لە حەد بەرز بێتەوە یعنی ئەمە خۆ ئەوە ئێمە نەهاتوین بۆ نمونە مدیری ڕقابە خۆی لەگەڵمانە هاتووە پێشتر تقریبا ساڵێک لەمە پێش فەردەی ئاردمان لە سەموخانەیە کە تاقی کردوتەوانێ گونک بە گونک خۆی بەلامانەوە وەستاوە هەموو ڕێژەکەی حساب کردو و واریداتەکەیش چەند بێ قازانجەکەیش چەند بوێ فەردادەکە بووی دیاری کردێ بەڵام ئێستا ئەو بەڕێزە خۆشی بەڕاستی باش ئەزانێت کە ستەکان زۆر بەرز بۆتەوە لە چاو ئەو کاتەیە یعنی ئێستا هەمومان لە زەرەرە گەرمی ناوخۆ تواندراوە سوودی لێ وەربگیرێت لە هەمان کات ئەگەر بێت و بەشێک لە جوتیاران ئەگەر بێت و بیان دوێنین بازەوە دەکەن کە ئێمە کێشەی ساختکردنەوەمان هەیە ئیسوادی لێ وەرناگیرێت یاخۆ سوودیان لێ وەرنەگیرەوە ناچار بێ فڕی بن کەواتەم گەرمە نەتواندراوە تا ئێستا سوودی لێ وەربگیرێت زای چۆ گەرمی ناوخۆ قەوان من بە حکمی ئەوەی زۆر دەمێکە لەم ئیشیان گەرمی ناوخۆ ئەبێ گەرمەکەی باش بێ بەڵام گەرمی ناوخۆ مەسەن بۆ نمونە منتیقەی شارە زۆرمان هەیە گەرمی باشی هەیە منتیقەی گەرمیانمان هەیە ئەویش گەرمیە بەڵام گەرمەکان فەرقەکە گەرم هەیە بەڕاستی بۆ ئارد نابێت جواب ناداتەوە بڵێن پێزی نییە ئەم نان و سەمونەژە بێ گەرمێک بێت پێزی زۆر باش بێت بۆ نمونە ئێستا ئەو نانی کە تۆی بینی قەبارەی زۆر کراوەیە ئەوە گەرمەکەی پێزی زۆر باشە بەڵام کە ئەبینی ئەگەر پێزی نەبێ ئەسڵا هەنانی لێنایە هەر بە تەنورەکەەوە پێێتە خوارم باشە گەر ئامارێک یاخود داتێک لە بەردەستدا بێت بزانین چەند سەمونخانە لە هەرێمی کوردستان گە باسی سلێمانیش بکەین دابوونی هەبێت یاخود نانەوەخانەکان دابوونی هەبێت ڕێژێکی دیاریکراوە لە بەردەستدایە بەڵێ سەموخانەکان تقریبان بە سەموخانە و کولێرەکان 400 سەموخانە و کولێرەمان هەیە بە قەزاو ناحێکانەوە نانەوەخانەکانیش 500 بۆ 550 نانەوە و مان هەیە بە قەزاو ناحێکان لێسا دەبەست باسینان دەکرێت ئەم هۆکارە کاریگەری هەبێت لەسەر سەمونەکان ئەوانش سەمونیش نرخەکەی ینی بەرز بێتەوە و سەمون کەم بکرێتەوە بەڵێ بەتاچید ئێمە هەردووکمان پێویستین بەیەکەوە چونکە ئەوان چی سەرفەکەن ئێمەشەوە سەرفەکەین یعنی بۆ نمونە گەربیانی 6 نان ببێ بە 1000 دینار 6 سەمونیشە بێ بە 1000 دینار بەڵام تر لە بۆ نمونە فڕنەکان سەمونەکان فەرقیە سەمونی لفەمان هەیە وەزنەکەی کەمترە ئەوە بۆ لفەکانە لەوانەیەوە کێستە دێن بە 1000 ئەوە هەشتێ بێ بە 1000 بەڵام ئەوەی کە وەزنی وەکو نانەکان وا بێت ئەوش لە دڵنیایەوە ئەوش شەشێ بێ بەڵێ ئێوەکو نوێنەر ئەو توێشتان لەگەڵ قایمقامدا کردووە ئایا یادداشتنامەی داوە یاخۆ یادداشتنامەتە ئەنجام داوە دواوا دەکەیە گەر بێت و هەر بەم سعرە بمێنێتەوە بە تەواتی لە گژنانەوەخانەکان یارمەی کوردستان 6 نان دەبێ بە 1000 ئێمە یادداشتەکە دوێنێ داومان نەتێن هەتا ڕۆژی شەممە مۆڵەتەن ینی بڵێن تگە تا شەممە هەتا ئێستا ینی هیچ شوێنێک ئێمە یاگادار نەکردوەوە بڵێ ئەم یادداشتی کە ئێوەتانە لەو خاڵبەندیانە بتوانین هیچ نەبێ چەند شتێکتان بۆ چارەسەرکەین بە ئێماڵن گومرگ لەسەر ئارلا بین ئیشمان لەسەر کرد باشە تۆ گومرگ لەسەر ئارلابی باشە لای بە ئەو کاتە هەر کاتێ تۆ ئەوان لایەن بێت هەر کاتێ ئەوان شتەکانیان بۆ ئێمە هێنایە خوار و هاوکاریان کردی سوتەمەنیان ناینێ بە نرخێکی هەرزان ئێمەش حەز ناکەین چونکە با دڵنیات کەمەوە ساحب نانەوە سەموخانە بەڕاستی قەت حەز ناکە نان گران بێ چونکە لەبەر چی حەز ناکە چونکە گرانبوونیش تاسیراتی لەسەر بازاڕیە بێت ئەگەر نان و سەمون گران بێ بازاڕی ئەوش کەمترە بێت چونکە بۆ نمونە لەوانێتتر خەڵک خۆی بیرکاتەوە لەوەی کە بڕوە ئارد وەرگێت و خۆی بیکا بەلان ئەوش چینێکی کەمی ینی بازارەکە فەرقەکات بەڵام ئێمە قەت لەگەڵەوەیان نین بەڕاستی نرخی نان و سەمون گران بێ بەڵام باوەڕەکەی ئێستا لە زەرەران یعنی من حەزەکەم وەکو جاری پێشوو لژنەی چاودێری ڕقابەی سلێمانی خۆی بێت لە ئێستا ئەو ئاردەی کە فەردەی ئارد ئێستا بۆ بە 39,000 بۆ 40,000 دینار بێت بیکا بەنان
ئەگەر خەساری نەکرد ئێمە بەرپرسیانی بێگومان لەبەرەوەی نانیش پێویستێکی دانەبڕایی مرۆڤە هاوڵاتیەکە پێستا لە هەموو خوانێکدا بوونی هەبێت کەواتە ئێوە هەڵوێستان چی دەبێت لە دوای ئەو وادەی کە بۆتان دیاریکراوە ڕۆژی شەمە ئەگەر بێت و وەڵام نێنەوە یاخود بەڵێنێک بدەن و نەیبەنە سەر ئەگەر بێت وەڵام نێتر تەواو ینی 6 نانەبێ بە 1000 دینار و 6 سەمون بۆ وەزنی نانە بێ بە 1000 دینار بەڵێ ئەمەش لە هەمان کاتدا هاوڵەتیان زەرمەند دەبن و ئاستەنگ ژێتە بەردەم ئەوانیش چکە و پێویستێکە بێ ڕۆژانە ئەوان بەردەوام پێویستیان بێتی ینی ئێمە پێشە مشتە داوای لێبوردن لە هاوڵاتیانەکەین چونکە باوەڕەکەی تا ئێستا ئێمە توانیمانە ساحێبی نانەوە و سەموخانەکان توانیویانە خۆیان قەرزاربارکەن بەس لەبەرەوەی نان و سەمون لەسەر هاوڵاتی گران نەبێت بەشێک باز لەوە دەکەن گەربێت و هەر هەژنان بە 1000 بێت بەڵام گونکەکە خواتە غەرامەکەی بچووک بکرێتەوە ئەمەکو چارەسەرێک سێرەکرێت ئەوە حەزەکەم شتێکت بۆ باسم ئەڵێ لە کاتی زمانی عەبدولکەریم قاسمە لە بەغا ئەچێتە نانەوخانەیەکەوە سیرەکە گونکەکانی بچووکە بەڵام ڕسمێکی عەبدولکەریم قاسمی لە پشتیەوە هەڵاسیوە بە گەورەی ئەویش وەزنەکان ئەڵێ وەزنەکانت گەورە کە بەس ڕسمەکەی من بچووک کردەوە بەڵام ئەمانیش بەڕاستی من تێناگەم وەزن بچووکەیتەوانێ وەزنمان بچوو کردوتەوە ئەم کارەمان بەکارهێناوە بەڵامتر لەوە بچووکتر نابێت یعنی نانەکەی تیان نابێت سەمونەکەی تیان نابێت نانێگەتر بکا بەچەند بیکا باشتا غرام هەر بە تەنورۆکۆ سووتێ بەڵێ ئەگەر بێت و ئەوەی زۆر لە بیری مندایە ئەم نانە گران بکرێت لە هەمان کاتدا هیچ حاڵەتیان بە دەرەجەیەک زەرمەند دەبن لە هەمان کاتدا نانەوەخانەکانیش تایبەت ئەو خواردنگە و ئەو چشخانانی کە بەردەوام پێویستیان بەنانە بەردەوام کۆنتاکتێکی تەواوەتیان لەگەڵ نانەوەخانەکان هەیە کە نانیان بۆ برێت ئەوانیش ئەتوانین بڵین زەرمەند دەبن بەڵێ ئەوانیش ینی سارەکانی لەسەر ئەوان زیاکە ینی بەڕاستی تێگڕا لەسەر هەموو پیشەوەرەکان بۆ نمونە لەسەر مەتەمەکان کەبابخانەکان ئەوانەی کە ئێستا وەکو لەفە و ساندەویج و ئەمە هەمووی لەسەر هەمووی زیاد دەبێت ئەگەرەوە سارە زیاد بەوە ئەوانیش سارەکان ئەگۆڕێت بێگومان نان و سەمونیش هەردووکیان مەستم لە هەردووکیانە باش کاتە پێویستە لانی پەیوەندیدار پێ دوایە حکوومەت چی بکات بۆی ئەم دۆخە بەو جۆرەدانە بێت چارەسەر بکرێت بەڕێی من حکوومەت لە ئێستەیە پێش هەموو شتێ ئەگەر بێ ئەم شتە لەسەر هاوڵاتی گران نەبێت یەکەم گومرگ لابە دووهەم سوتەمەنی دابین کا بۆ نانەوا و سەموخانەکان سێهەم ئەو کارەبای کە ئێستا وحدەی بە 150 دینار ئەدرێ بە نانەوخانەیەک و سەموخانەیەک وەکو دەواژین و وەکو باخەکانی لێبکا بکا وحدەی بە 30 دینار باوەکو کارگەیەکی گەورە نەبێت سەموخانەیەک و نانەوخانە ئەمە ئەوە سێهەمیش بەڕاستی ئەتواندرێت ئەو تاجرانەی کە ئیشی ئار دەکەن دۆلاریان بۆ بگۆڕێتەوە حکوومەت بە 125 و ئاردەکەی پێبێنن لە ئێستەدا بە ڕێژەیەکی بەرچاو یەکسەر سیارەکان دێتە خوارەوە بەڵام ئەگەر ئەمانە نەکرێ بەڕاستی ئیتر نانەوخانە و سەموخانە ناتوانێت هاوڵاتی بەخێو بکات لایانی پەیوەندیدار ئەبێ ئەم کارە بکەن باش ئەمەوێت باسێک لە ئاردی جۆش بکەی سەمونی جۆمان هەیە نانی جۆشمان هەیە ئەمانەش ئاردەکانیان گران کراوە یاخود جیازی هەیە بە تایبەت لەوانی تر خۆی با پێت بڵێن ئەم مەسەلەی سەعری بەرزبوونەوەی ئاردا ئەمە یعنی عالەمیان گەنم بەرز بۆتەوە یعنی هەموو تەنێک گەنم 50 بۆ 60 دلار چۆتە سەری تێگە یعنی خۆمە بەس لە عێراقا نییە بەس لە سلێمانی بەس لە کوردستانە نییە ئەمە یعنی بە ڕێژەیەکی بەرچاو هەموو وڵاتەکانی گرتوتەوە چونکە ئەم ساڵ وشکە ساڵی بووە یعنی بۆ نمونە وەکو پێویست ساڵانی کە گەنم نەبووە ئێستا لە رووسیا لە 150 گەنمی تورکیا و ئەو وڵاتانی چواردەوەمان رووسیا دابینێت ئێستا لە رووسیا ئێمە وەکو لە تاجری ئاردەکان کە بیستمانە ئەڵێ تەنی بۆ 50-60 دلار گەنم بەرز بۆتۆ لە ماوە زۆر سپاس بۆ حاجی سەلاح نوێنەری دوکانی کولێرە و سەمەخانەکان سپاس بۆی کە ئەمڕۆ لە ستودیۆ ئامادە بوویت زۆر سپاستان دەکەم بۆ کەناڵی NRT کە هەموو کاتێک پێشەنگ بوون بەڕاستی کام دەرفەتتان بۆ ئێمە ڕەخساند و توانیمان لێرەوە بە هاوڵاتیانمان بڵین کە سەبەبەکە ئێمە نین و هیواداریشین لایانی پەیوەندیدار بێتە سەر خەت و نان و سەمون گران نەبێت
زۆر زۆرمان پێ ناخۆشە چونکە ئێمەش هەمومان هاوڵاتین و هایلی ئێمەش هەر نان و سەمون نەخوا و ئەگە گران بێ لەسەر خۆشمان گرانە بێ خۆ لەسەر هاوڵاتی گران ناوێت. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونی تۆش، ئێمەش بۆ هیوای.